لێبێ و ئەم کاتتان باش. لە سەرەتای ساڵی 2018 تا ئێستا زیاتر لە 30,000 ئۆتۆمبیلی جۆراوجۆر لە ڕێگەی خاڵی سنووری حاجی عومەرانەوە هاتوونەتە ناو هەرێمی کوردستان. باز لە پشکنینی جۆراوجۆر دەکرێت. لێرە تاقیگەکانی پشکنین دەڵێن پشکنینی سیستەماتیک بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن، بەڵام دەوترێ ئەوەی کە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە دەپشکنێ تەنەها بریتیە لە پشکنینی چاو نەک پشکنینێکی دیکە. منەمەوێ بە چاوی خۆم دیمەنەکان ببینم ئایا ئەو ئۆتۆمبیلانی کە دێن لێرەوە بە خاکی ئێراندا تێدەپەڕن بە ترانزێت هاتوون و لە خلیجەوە یەکەم ڕێڕەوی هاتنیان بووە تا چەندە مەرجەکانی سێفتی و سەلامەتی لە ناویاندا هەیە. لەگەڵمان بن. ئۆتۆمبیلە هاوردەکراوەکان لە گۆڕەپانی پشکنین لە خاڵی سنووری حاجی عومەران دانراون. هەر بە چاو دیارە کە پشکنینی تیمە هاوبەشەکان کە بریتین لە تیمی هاوبەشی گومرگ و هاتوچۆی حاجی عومەران بە شێوەیەکی فیزیکی لە ڕێگای بینین و بۆنکردنەوە پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن. ئەوان دەچنە سەر شاحینە گەورەکان و یەک بە یەکی ئۆتۆمبیلەکان دەبینن. یەکێکی دیکەیان کاری ئەوەیە جامەڕەشەکان بشکێنێ، چونکە بەپی یاسا ڕێگەی پێنادرێ. ئەم ئۆتۆمبیلانە پێیان دەوترێ دەستی دوو کە لای خەڵک بە ئەمریکی بەناوبانگە. لە بنەڕەتەوە هەندێکیان گرفتی پێکدادان واتە دام و کێشەی سیستەم و کردنەوە و ABS و ئێرباگیان هەیە. لە وڵاتانی کەندا و بە تایبەت ئیماڕات چاکراونەتەوە، دواتر بە ترانزێت لە ڕێگەی تورکیا و ئێرانەوە دێنە خاکی هەرێمی کوردستان. سەرپەرشتیاری تاقیگەی کۆمەلگای مەرزی حاجی عومەران کە سەر بە کۆمپانیای نیو ستانداردا بۆ کۆنتڕۆلی جۆری ڕاشکاوانە دەڵێ لە هەموو خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان سیستەمی کۆمپیوتەریان نییە بۆ پشکنینی ئۆتۆمبیل، بۆیە ڕێگەی فیزیکی دەگرنەبەر بێجگە لە گەڕان و پشکنینی ژمارەی شاسی لە ڕێگەی پێگەی تایبەتی ئەلیکترۆنی و ئینتەرنێتەوە. تاسە لە دڵنیان ئەم ئۆتۆمبیلانە کە بە سەلامەتی و مەرجەکانی سێفتیان تایە و دێنە دەستی کەسێک کە بەکاری بێنێ. مەرج و پشکنینتان چێ دکتۆر؟ ئێمە وەکو کۆمپانیا نیو ستاندارد ڕاستە لێرە پشکنینی ئۆتۆمبیل دەکەین، بەڵام هاوکاری لەگەل گۆمرکی حاجی عومەران خاڵی بەرێوبەراتی گۆمرکی کەرتی تایبەت و گشتی بێ کۆکارەکان لەسەر پرسە ڕاستە کەرتی تایبەت و لەگەل کەرتی گشتی پێکەوە کار دەکەن بۆ ئەوەی دڵنیابن ئەو ئۆتۆمبیلە بە کێڵێک هاژوتن دەهێت لە جادەکانی کوردستان. ئێمە بە هیچ شێوەیەک ناهێلین ئەو ئۆتۆمبیلانەی غەرقان بن یان لە ناو ئاودا غەرق ببن داخلی هەرێمی کوردستان بن، ئەو ئۆتۆمبیلانەی سۆتاو بن یان ژمارەکەی یان براو بن شاسیەکەی بڕێ بیت، بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە پێ نادەین ئەو ئۆتۆمبیلە داخلی هەرێمی کوردستان بیت. بەڵام وەکو بریاردان ئێمە لەگەل کەرتی گشتی پێکەوە بریار دەدەین لەگەل جەماعەتی مرۆڤ و لەگەل جەماعەتی گۆمرگ پێکەوە ئەو بریارە دەدەین. دروستە بە چاو پشکنین بکرێ و بزانرێ یان نەخێر؟ خەڵکێک گلەیلەوە هەیەڵێن سەری ئۆتۆمبیلەکانەکەم بزانن تەواو یان نا. ئەگەر پرسیاری لەمە بکەیت دروستە یان نەدروستە؟ نەدروستە. ئەی بۆ ئیکەن؟ نەدروستە. لازمە حکومەت بریارێکی بدەرێخیت بۆ هەموو سنوورەکان پێکەوە ئەو لازمە ئەو جیهازە بەکاربینن بۆ پشکنی ئۆتۆمبیل. زانیاری ئەوە هەیە کە پێشتر بەهۆی تونند و تۆڵی کارکردن لەلایەن تاقیگەکانی مەرزەکەوە جوڵەی بازرگانی لاوازی تێکەوت بوو. بە جۆرێک ڕۆژانە چەندین جۆر ئۆتۆمبیل ڕەت دەکرانەوە بەهۆی دەرنەچوون لە پشکنین. هەندێک لە بازرگانان ڕێڕەوی بازرگانیان گۆڕی بوو، بەڵام ئێستا بەپێی ڕێنمایی هەندێک کار ئاسانی بۆ هێنانی ئۆتۆمبیلی زیاتر کراوە. توزانی ئەوەی لەسەر ئێمە پێویست بیت ئێمەی دەیکەین. باش ینی قرار لە حکومەت چۆن دەربچیت ئێمە ئەوە تەنفیز دەکەین، نە زیاتر نە کێمتر.
نەزیاتر نەکەمتر نەکەمتر. وەڵامی و پرسیارم بەرەو کار ئاسانیەکە چۆنەکە ئاکرێت لە بەرژەوەندی گشتیە حکوومەت داوا ئەکا بۆی جوڵی بازرگانی بەردەوام بێکە هەنێک کار ئاسانی بکەن هەندێک جارە تاجرەکانژی داوا لە حکومەت دەکەن کار ئاسانی بوو بکەن هەر جار حکومەت ینی ئاسانکاری بۆ خەڵک ناکات حتمما جوڵی بازرگانی پشتی کۆمپانیای نیو ستاندارد هاتیە لێرە بە شێوەیەکی عام کێم بووە لەبەر ئەوەی ئێمە ڕۆژانە نەبیت کەمیەکی مادەی ساقت نەکەین توزانی لازمە حکومەت قەرارێکی بدەرێخیت بۆ هەموو دەواازەکان بین نەبوو بەس دەواازەی حاج ئەمران یەک سیستەمان نیە لە دەواازەکان یەکی سیستەمنی لە دەواازەکان بەڕاستی هەرێکە بە جۆرێکی شەکە ئەمە گرفتی گەورەیە ئەوە گرفتی گەورە ینی زۆر جارە بارەکان لێرە ساقت بووینە کاڵەکان ساقت بووینە لە غێر دەواازای دەواازەیەکی تراتۆتە ناو هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە بازاری هەرێمی کوردستانجی ئەو شتە هەیە مەرجەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیلی دەستی دوو بۆ هەرێمی کوردستان ڕێگەدان بە هاوردەکردنی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان لەسەر سێ بنەمایە یەکەم مۆدێلەکەی ئێستا تەنها ڕێگە بە ئۆتۆمبیلی مۆدێلەکانی 2007 و 2010 و 2009 دەدرێ دووەم مەرجەکانی سەلامەتی بە پێی ڕێنمایی هاتوچۆ لە ناو ئۆتۆمبیلدا هەبێت کە هاوردە دەکرێت سێەم سوکان گۆڕاو نەبێ لە ڕاستەوە بۆ چەپ ئەم مەرجانە بە ئۆتۆمبیلی کیلۆمەتر سفریش هەر دروستە بە پێی خاڵی ژمارە 15 ڕێنمایی گومرجی هەرێمی کوردستان هەر ئۆتۆمبیلێک بە پێی ڕێنمایی هاتوچۆی هەرێمی کوردستان هاوردە نەکرابێ دەگەڕێتەوە بۆ وڵاتی لێوە هاتوو لێرە ئەمە لیژنەیەکی هاوبەشمان هەیە لەگەر لە بەڕێوەبەراتی گومرگ لەگەر بنکەی پشکنینی هاتوچۆی حاجی عومەران واتە لە نوێنەری وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆ لە هاتوچۆ پشکنین بۆ یەکە بە یەکەی ئۆتۆمبیلەکان دەکرێت ئۆتۆمبیلێک پشکنینی بۆ نەکرێت متابقی مواسەفات و پستۆن و ژمارە لاشەکەی لەگەر ئەو ئەوراقی کە دەکرێت و دەکرێتە مەنەفێست نەکرێ جارێکی ترفلتەر هەیە لە مرور بۆمان دەگەڕێتەوە بە پێی بەشی پێنجەمی تعلیماتی گومرجی خاڵی پازدا هەر هەڵەیەک هەبی لە تۆمارکردنی ئۆتۆمبیلە کاتێک تۆمار دەکرێت لە هاتوچۆیەکانی هەرێم ئەگەر هاوشێوە نەبوو بەپێی تعلیمات دەبێت ڕەوانەی سنووری لێهاتوو بکرێت بۆ ڕاستکردنەوەی کەواتە ناکرێت ئۆتۆمبیلێک لەسەر بار هەڵگێر بە چاو پشکنینی بۆ بکرێت چونکە هەڵی تێدا دروست بە پێی ئامارێکی وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەی هاوردەکردنی ئۆتۆمبیل لە 4 ساڵی ڕابردوو بەم جۆرە بووە ساڵی 2013 نزیکەی 127,000 ئۆتۆمبیل هاوردەکراوە ساڵی 2014 نزیکەی 89,000 ئۆتۆمبیلی دیکە هاتووە ساڵی 2015 بە کاریگەری قەیرانی دارایی و شەڕی داعش نزیکەی 55,000 ئۆتۆمبیل هاوردەکراوە ساڵی 2016 تەنها 36,000 ئۆتۆمبیل هاوردەکراوە ساڵی 2017 ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 80,000 ئۆتۆمبیل هەرێمی کوردستان ئێستا بۆتە سنتەرێک بۆ دابینکردنی ئۆتۆمبیل بۆ شارەکانی دیکەی عێراق بۆ پێی ئەو بڕیاری حکوومەتی عێراق لەبارەی قەدەغەکردنی ئۆتۆمبیلی لێدرا و واتە دەعەمکرا و دەریکردوون هەرێمی کوردستان ناگرێتەوە نەک هەر ئەوەندە بەڵکو لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕسمی گۆمرجی لە 125 زیادی کردووە ئەوەش وای کردووە لە هەر 10,000 دۆلارێک نزیکەی 2,000 دۆلار جیاوازی نرخ لەگەڵ ئەو شارانی دیکە و هەرێمی کوردستان هەبێ بۆ نمونە ئەگەر نرخی ئۆتۆمبیلێکی بچووک لێرە بە تابلۆوە 10,000 دۆلاری تێ بچێ لەوێ بە 12,000 دۆلار تاو دەبێ لە ناو پێشەنگەکانی ئۆتۆمبیل بەرپرسی ئەنجومەنی خاوەن پێشەنگەکان دەبینم و خۆی دەڵێ دەردەدڵی زۆری هەیە بیخاتەڕوو سڵاو لێبێ و کێشە و گرفتەکانتە چییە بە کوتی پوختی هەموو قەلمان کێشەیە لەگە ئەو سیارە ئەمریکانە ئەو سیارە ئەمریکانە هەمووی پێشیان لێدرا ئێرباشیان تەقیە بڕایتەوە غەرگان ئەپێرێن غەرگان عارە غەرگانە ینی کەتنە ئاوێ
ئەو مشکلانە هەموو ئیمە ئەوە حەقیوەنیە لە حدودەکان لێ نەگەرن ئەو سیارە داخلین بەڕاستی نابێ بێڵم هەمووی داخل بێ مشکلێنەوە پاشی 3 مانجی کابرا هاتەوە لە پاشەوەی سیاری فحاز کردیا دەرێوەڵا کاکە ئەم سیارەکەم بڕایتەوە باشە تو کە هەمووی جانی مشکلەیەوە بۆی کڕن لە لە بازرگانەکان چێ بکردی چ بکەنیدی ئەدی ڕاگرنی شەکەمان تۆڵەی بانێت ئەمە دەرم هەربانێ ئەمە لەخۆمە بەڵام کەیت بابێ ئەمە نارێنی بە سیارەی لێدرا و ڕباک تەقی و پێشمان بۆ تۆ لە قسەکەت نارین هەندە دەخینێ ئەمە دەرێن بێ بەس ئەو عسیارانە نێ ئەو نوعساران ئەو عسیارانە نێکەوە پێشان بڕایتەوە ئەو سیاران نێکە غەرگانە ئەو سیارانێ ینی پێ دوایە پشتیڕباشەوە ناکرێ بۆ ئۆتۆمبیلەکان بەێ ناکرێ لە حدودی دەبی پشکرین بەتەواوی بکرێ سیارەی لێدرا بانێتە داخل ئەوان ئەڵێ پشکنینمان تونند و تۆڵ هیچ تونند تۆلی ئەدیەکە تونند تۆلە چۆن ڕقەمیش کرابوو سیارە بڕایتەوە 3 مانگ پاشان هاتەوە مش ئێستا مشکلی خلاصدن بۆ لە پاشەوەی دەورە قەشمان دایتەوە چەند بازرگانی ئۆتۆمبیل هەیە لێرە کاری فرۆشتنەوەی ئۆتۆمبیلی دەستی دووەکەن بازرگان نمایە بازرگان نمایە ئێستا ئەو کابرایە شەریکە هەیە باشە لەسەر ناوی 50 کەس دەچی سیارەی داخل دەکا هەر لەسەر ئەو کۆمپانیایی چۆن پێشن مدارخڕە بنەوە و دەچن لەوێ دەرێ سیارەی دەکردن و ویلدرمای دەکەنەوە شتوکمانان گوت بەڕێوە بۆ ئەوەی کەسی یەکەمی هاتوچۆی هەرێمی کوردستان ببینم ئەویش لیوا ڕزگارە ئەو بێ ئەوەی وردەکاریەکەی بخاتە ڕوو باز لە بوونی پلانێکی نوێی هاوبەش لەگەڵ گومرجی گشتی هەرێمی کوردستان دەکا بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل کاک ڕزگار ئەوترێ دەستکاری مۆدێلی ئۆتۆمبیلە کرێ لە 2007 و 89 ئەکرێ بە 1970 بۆەوەی بهێنرێتە ئەم دیوی هەرێمی کوردستان هەرتێ ئەپەڕێنرێ ئۆتۆمبیل هاوردە ئەکرێ چێ بێڕێ لەمانە بکرێ ئەوەیە ئەوە واقعی حاڵەکەیە بەڵام شارەزاییی تەواویان هەیە و هەندێک کارمەند و ئەفسەرمانەیە ئەزانن لەکووا نهێنەکانی ئەوەی ئەو ڕقەم وشتانە هەیە بۆ نمونە سابتێکمان لەژێر ڕادیۆ و ئەمانەوە بە هەڵکەنن ڕقەمی شاسەکانی دەرێنەوە ئەم هەموو ئۆتۆمبیلەیەت گریمە لە حاجیۆمەران و تا ئێستا زیاتر لە 35,000 ئۆتۆمبیل هاتووە ئەم هەموو ئۆتۆمبیلی هەڵکەندنیان بۆ کرێت بە وردانێ ئەوانەی کاوی جێگومان بێت ئەوجێ گومان بێت ڕازین بۆ پشکنینە فیزیکی ئەوم پێ بەڵێ چونکەم وەکو وتم خبرەیەک و شارەزاییی تەواویان هەیە ئەی باشتر نییە بگۆڕێ بە پشکنینێکی ئەکادیمیانە بە کۆمپیوتەر بە تەکنۆلۆژیای نوێ ئەوە لە وەکو بەرنامەیەکی هاوبەش لەگەڵ گومرگا ئەبێ هەردووکمان ئەو پشکنینە ئەنجام بدەین بۆ نایکەن تا ئێستا ئەوەش وەختێوێ کاتێوێ ینی کەی ناتوانم بێت تهدیدی کەم ئەوە ڕاستە لە پێنا دەستکەوتی مادی کاراسانی کرابێ بۆ هێنانی ئۆتۆمبیلی زیاتر ئەگەر مەرجیشی تێدا نەبوو بێ نا ئەوە لە هەموو حاڵتێکا بێ مەرجەکانی تۆموتۆڵیتیا بێ دیارە هەندێک ئۆتۆمبیل هاورداکرێ ئەوانە چۆن ئەڵێنینی لافا و دام کرا بەکار هاتووە بە کوردەکەی ئەوانە کە مەرجوی توموتۆڵیەکانی تیابێ و مۆدیلەکانیان ڕێگە پێدراو بێ دێتە هەرێمەوە تۆماری شەکرێ ڕۆبەڕووی ئەو کامێرایە پامی ڕاشکاوانت بۆ کارمەندانی خۆت چێ لە خاڵە سنووریەکان چونکە ئەرچیان قورسە لەوەی کە نێڵن ئۆتۆمبیلێک کە ڕێنماییتیانە بێ داخڵ بێ فەرموو ئەو ڕێنمایانە تەمان هەرکە تایبەت نییە بە کارمەندانی هاتوچۆ بەڵام ئێمە ئەوانەی کە لەوێن چ لیژ نەبێت چ وەکو تاک بێ پێیان ئەڵێم وەکو فەرمانێکیش ئەبێ بە تەواوەتی ڕەچاوی ڕێنمایەکان بکەن و هیچ کارە ئاسانیەک بۆ هیچ کەسێ نەکەن کە ئۆتۆمبیلەکەی پێچەوانەی ئەو مەرجانەی کە دانراوەتیایە بێ چ گۆڕینی مۆدێل چ ڕقەمی شاسی و هەرچ ئیجراعاتێک کە بکرێ بۆ ئاسانکاری بە پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانەوە ئێمە ئیجراعات بەرامبەر ئەو کارمەنداکەین. بە فەرمانی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئۆتۆمبیلێک هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت پێویستە پشکنینی PVI واتە هەزەیان بۆ بکرێ و دواتر ئەگەر دەرچوون تۆمار بکرێ بەڵام تیمی بەرنامی بنکۆڵ ئەوی بۆ دەرکەوتووە لە سنووری پارێزگای سلێمانی پشکنینەکان جیاوازن لە پارێزگاکانی هەولێر و دهۆک
هاریەکە و بە سیستەمێک کار دەکا بەڕێوەبەری کۆمپانیایی PVI کە لە هەولێر و دهۆک بە یەک سیستەم کار دەکەن دەڵێت گرفتیان هەیە و دوای گرتنی هەموو ڕێکارێکی تونند و تۆڵ هێشتا نەیانتوانیوە ڕێگری لە گەندەڵی بکەن لە پشکنینی ئۆتۆمبیلی هاوردەکراو کە هەندێک جار کارمەندەکانیان کار ئاسانیان کردبێ. هەر ئۆتۆمبیلێکە ڕاستەخۆیتە ناو هەرێمی کوردستان مەرجە بێت پشکنینی PVI بۆ بکرێت؟ والله مەرجە ئێستا لە وەختی حاضر مەرجە چونکە مجموعەیەکی سیارەیە ئێستا زۆریان عیبدارە زۆریان لە دوبەی چاکەکرێن سکرابی ئەمریکایە لە دوبەی چاکەکرێ و ئەیانێرن بۆ بەعزی دووەلی فەقیر بەداخەوە ئێمە زمنی ئەو دەولانەیە کە ئەو سیارانەمان بۆیە بەسەرمانە ساغیەکەنەوە ساغیەکەن لەسەر ئێمەش هێشتا هەڕێگەیان پێین وانی مامۆستا طبیعی تا ئێستا وا بزانم ئەوەی کە منەیزانم تا ئێستا منع نەکراون نەخێر بەڵام لە عێراقا حکوومەتی عێراقی ڕێگە ئەگرێت لە ئۆتۆمبیلی بەکارهاتووی ئەمریکیان هەر وڵاتیشی دیکە بۆ ئەوان ڕێگاگرن بۆ ئێمە ڕێگە ناگرین هۆی ئەمەیە مشکلەکە لە حقیقت قرارەکەی عێراق بەڕای من بۆ ئەو نەوع ئۆتۆمبیلانە زۆر باشە مەفروضە ئۆتۆمبیلی وە مەجالیان نەدەینێ بێن بۆ ئێرە سیارەش هەیە لەم مەجموعانە سیارەی باشی تایە هەموو سیارەکان وانین بەڵام زۆریان خراپن بەڵام مەجموعەی باشی تایە لێرە لە بازار پێڵێن سیارەی پاک. بەڵێ مامۆستا تۆ لەگەڵ ئەوەی ئۆتۆمبیل بێتە ناو هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی دەستی دوو بەکارهاتوو وەکو خۆت من نهائیاً ڕەفزی ئەوەکەم و حەزەکەم هەر ئۆتۆمبیلی تازە بێ کیلومتر صفر بێ و وەکالات تەفعیل بکرێت لە حقیقەتە زیان بە بازرگانەکان ناگەێنێ ئێستا زیان بە بازرگانە باشەکانەیەن چونکە بازرگانە باشەکان کێن ئەوانەی کە وەکالاتیان هەیە دیلەرن. مامۆستا لە هەولێر کۆمپانیای جەنابتان لە سلێمانی چەند کۆمپانیایەکی تر بڵێ ئەم هەموو کۆمپانیای هەموو جیاوازیە بۆ پشکنینی ئۆتۆمبیل گرفتە یان نەخێ سوودی گەیاندووە؟ ئەمەش لە حقیقت غەڵەتێکی ترە چونکە کۆمپانیای پشکنینی ئۆتۆمبیل مەسئلەی قۆڕخیتیان نییە ئەمە لە حقیقەتە ئەمە مەفروضە کۆمپانیایەک خۆی سەیطرە بکە لەسەر پشکنین جهتێک هەبێ خۆی سەیطرە بکە لەسەر پشکنین یەکگرتوو بە یەک ڕێنمایی هەبێ یەک ڕێنمایی هەبێ و لە ژێر سەیطرەی حکوومەت هەبێ ئێستا وانە کۆمپانیەکە لە ژێر سەیطرەی حکوومەت نین ئێستاوانە لە سلێمانی نەوعێک فحسەکەن و ئێمەش نەوعێکی تر فحسەکەین ئەم جۆرە کۆمپانیایانە وترێ لە تەواوی جیهان یعنی دوور نییە بەدەر نییە لە گەندەڵی مامۆستا بۆ پێی بەرگەوتنتان هەیە لەگە خەڵکەکەی ئەوێ پارەی گیرفانی خۆی با بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکەی بۆ دەربچێنن ئەوانە ڕوویاوە طبیعی ڕووەدا لە هەموو جیهانە چۆن کۆنتترۆلیەکەن کۆنتترۆلەکەی ئێمە سێ چوار کۆنتترۆلمان کردووە لەسەری کۆنتترۆلێکمان کردووە لەسەر فاحسەکان کە بە کامیرەیە کە فحسەکەن کامیرە هەیە مراقبەیانەکە کۆنتترۆلێکی تر هەموو فاحسێک کە فحسەکەی تەواوەکە فاحسێکی تر هەیە پێڵێن فاحسی کۆڵەتی کۆنتترۆلە فحسی سیارەکە جاری ترەکە بزانێ ئەو فاحسەی یەکەم فحسەکانی مەزبوط یان مەزبوط نییە. بەڵام من زانیارە بەدەست کردووە چەند کارمەندێک هەبووە لەم کۆمپانیای جەنابتان کار ئاسانی کردووە عقوبەتان هەبووە؟ ئەکید ئێمە عقوبەتەکانمان زۆر توندە لەم بوارە بیدایەتەکەی فەصلە لە حقیقت فەصلەکرێ یەکسەر طبیعی دوای تحقیق و استعمالی هەموو وەسائلی قانونی لەگەڵیا تحقیقێکی مەزبوطەکرێ پیشانە درێ بە کامیرە پیشانە درێ چی کردووە چی نەکردووە پارەی وەرگرتووە ئێمەش تاکید دەکەین لەسەر شتەکە لە ناهەر بە کامیرە بە معلوماتش چونکە چاومان هەیە لە هەموو جێگای ئەمەش زەرێکی زۆر گەورەیە یا بە شەریکەکە بەڵام ئێمە قبولمان کردووە ئەو زەرەرە. لە پێشتر پشکنینی ئۆتۆمبیل بە جۆرێک بوو لە دوای 2 ساڵ لە تۆمارکردنی ئەو کاتە ئەنجام دەدرا ئەوەش بە دوور نەبووە لە دروستبوونی ڕووداوی دڵتازیان و نەخوازراو وتەبێژی هاتوچۆی هەولێر دەڵێ چارەسەری بنەڕەتی لە هێنانی ئۆتۆمبیلی دەستی دووی بەکارهاتوو لای ئەوە نایشارێتەوە هەرێمی کوردستان بووە بە سەنتەری ساختکردنەوەی ئۆتۆمبیلی بێکواڵێتی. خۆی سەرەتا گرفتەکە لەوە دەست پێ بکاتن بە لەبەرچی ئەو ئۆتۆمبیلە بێتە وڵاتی من لەبەرچی لە وڵاتی خۆی ڕێگە نەدرێتن لەسەر شەقام بێت و خەڵکی خۆیان بەکاری بێنێ و بێتە وڵاتی من بۆ هاوڵاتەکەی ئەوان خوێنی لێدێتن ئەگەر تووش ڕووداوێک بوو بەڵام ئەوەی من ئاوە
خۆی سەرەتا بڕیارەکە هاوردەکردنەکەی هەڵەیە نابێت ڕێگا بدرێتن بەڵام کە ڕێگە دەدەین طبعا هەندە هەموو شتێک لەدەست وەزارەتی ناوخۆش نیە ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ وەکو بەڕێوەبەراتی گشتی هاتووە وەکو بەڕێوەبەراتی هاتووە هەولێرش زۆر هەوڵماندا کە ڕێگە نەدەین چیتر ئەو ئۆتۆمبیلانە بێتن بەڵام ئێستا لە هاوڵاتی بپرسینەڵێ ڕەنگە بۆی هەرزانی نرخەکەی بۆیە دەستی دوو بەکارهێنێ ئەیکڕێ مەسەلە هەرزانی نرخەکەی تو حسابی و ڕۆحی هاوڵاتیەکە ناکەی لەبەرچی هەرزانە وا دیارە کێشەیەکیە کواریتەکەی نزمە لەبەرەوەی ڕێگە تۆ لەگەڵ ئەوەی کە ئەبێ هەمیشە ئۆتۆمبیلی کیلۆمەتر سفر بەکاربێت ئۆتۆمبیلی کیلۆمەتر سفر بزانە ئەوە معتەمەدا شهادەی ئەتیمادیە لە هەموو وڵاتان لە کۆمپانیایەک دەرچووە کە باوەڕ پێکراوە وهی کێشەیەکی نیە بەڵام ئەوەی کە دێتن کە بەو شێوەیە کە بەکاراتەوە ئەوە ڕووداوی هاتووە پێکراوە یان تووشی کێشەیەک بووە ئینجا هێناوێتە وڵاتی من کە تووشی ڕووداوی هاتووە بەواتە لەو حاڵەتانەیە کە کەسێک لە ناوی بریندار بووە یاخود مردووە دوای ئەوە بە شێوەیەکی ظاهری چاک کراوەتەوە اینجا هێناوێنە من گرنتی دەدەم لە ئۆتۆمبیلانە نا ئەیبیئێسەکەی ئیش دەکاتن وەکو پێویست نا ئێرباگەکەی ئیش دەکاتن لەبەرەوە ئێمە درکمان بەو مەترسیانەش کرد بۆی ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ بەڕێز وەزیر ناوخۆ تاکو بڕیارێک دەبکاتن پێشترە ئۆتۆمبیلانە کە داتن ڕاستە خۆ تۆمار فازیل قسەکەت لەوەی هەر ئۆتۆمبیلەکەیت یان کێشە ئەیبیئێس یان ئێرباگ لە سەدیان هەیەە یعنی زۆربەی هەرە زۆریان چونکە کە ڕوودا چۆن تۆمارەکرێ کە پێ دەڵم کە ڕووداوی هاتووە دەکەوێتەوە واتە چی واتە پێکدادان لە نەتیجەی پێکدادان دەبێت ئێرباگ بتەقێ کە ئێرباگ تەقی تۆ ئێرباگەکەی دووەم کە لە بۆی دادنەوە ئەگە بە ستاندارد لە بۆی دانەوە واتە ظاهریە بەس لە بۆ ناودادناوە ئەوانەی کەیان هەمی وان بە ستانداردانەراونەتەوە دەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆریان چووکە ئێمە نمونەمانەیە ڕوودا هەبووە کەوتۆتەوە ئۆتۆمبیلێک نۆ ئێرباجی هەبووە تەنانەت یعنی زۆرە هەرە زۆرە کوالیتی باشەکەی بە حساب زۆر ئۆتۆمبیلەکە کەسی لە نۆ ئێرباگ یەکی تەقیوە کەواتە هەوڵاتیان ناترسێنە کە بە هیچ جۆرە پەنانە بە ئۆتۆمبیلانە پێویستە بترسێن و خۆیان بەدوور بکرن لەو زۆر ئۆتۆمبیلانە ئەو قسەنی جەناب زیان ناگەیەنێ بە بازرگانانی هاوردەکردنی ئۆتۆمبیلی دەستی دوو یان بەکارات و کاتێک تۆ مەترسیانە خەیتە ڕوو ئەڵێ هاوڵاتەکەم من هاوڵاتەکەم لا گرنگتر لە بازرگانەکە من نامە هیچ هاوڵاتێک لە وڵاتە خوێنی لێبێتن من حەقم نییە بازرگانەکە زەرەر دەکەیان قازانز دەکاتن چکە نامەوێت قازانز بکە لەسەر خوێنی هاوڵاتی من دەمێ هاوڵاتەکەم پارێزراوە بێ جاکاتێک کە هاوڵاتەکەم شتێکی خراپی لەوە بین وڵاتیە ئەوە هەرزانە بەڵێ هەرزان لەبەر ئەوەی کوالیتەکەی دابەزیوە بەڵام من لە هاوڵاتیە پرسەوێن لە بازرگانان ئەوترێت یاسا کاراسانی بۆ کردوون لە هێنانی ئۆتۆمبیلی دەستی دویان بەکاراتوو ئەوە تەواوە تەسیلاتیان بۆ کرێ لە هێنانی وەکو جاران مەرجە قورس و تم و تۆڵەکان نەماوە ئۆتۆمبیلی لێدرا و بەرکەوتوو ئەبێ بێت ئاسانکاری نەکرێ ئەو ئۆتۆمبیلانە نایە ئەو زانیارێنەی لە بەردەستی جەنابتانن ڕووداوی هاتوچەی ئۆتۆمبیلانە زیاترن کە بەکاراتوو دەستی دونیان ئۆتۆمبیلی دیکە ئەخ وەکو ژمارە و ڕقم لەبەر دەستم نیە بەڵام بڵێ تووشی ڕوودا هەبوونە و ئێمە توینە سەر ڕووداوەکان و تەشخیصشمان کردو هۆکاری ئەوە بووە تەنانەت با پێ دڵم یەکێک لە ئۆتۆمبیلانە بەداخەوەی کە ژمارە قوربانی لێکەوتەوە ئەوەی کە دەڵێن مۆدل بەرزەکە بوو ئەوە نشتا بە ژمارە کاتێکە بووە گە بگەشت با تۆمارکردنەکەی لەوانەیە ئەو کارە ساتە ڕووی نەدا بچووکەکە لە بۆ تۆمارکردن مەجبور و بچێتە PVI ئەو کاتە پێیان دەوت تۆ ئێرباگەکان نەبەستراوە پامی ئێمە لە بۆ هاوڵاتیانەوەی ئێمە دەڵێن کاتێک کە ئێوە دەتانەوە ئۆتۆمبیل بکڕن تەنها لە بۆ پاشەکەوتکردنی چەند وەرەقەیەک دۆلار جانی خۆتان مەخەنە مەترسیەوە هەمیشە ئەو ئۆتۆمبیلانە بکڕن کە منشەئی دیارە کە دەتوانێت بڵێم کیلۆمەتر سفرە کە زۆر و کوالیتەکەی باشە چونکە لە کۆتایی و لە ئەوەلەکەی هەر ئێوە دەسن ئەو ئۆتۆمبیلانە کاتێک کە تووش و ڕووداوێک دەبنەوە لەوانەیە ئەوەی کە لە ئۆتۆمبیلەکە پاشەکەوتان کردو بەدەیان قاتی لە خۆتان سەرفیکەنەوە یان لەوانەیە هەرجانە دەست بدەن لە ناو بازاڕی کرین و فرۆشی ئۆتۆمبیل کە چەند مانگێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان جوڵیان تێدا دروست کردووە و پێشتر هاوڵاتیانی عەرەب کە لە ناوڕاست و باشوورەوە دەهاتن جوڵیان تێدا هەبووە بۆ چوونەکان لەبارەی هێنانی ئۆتۆمبیلی چاکراوی دەستی دوو جیاوازە هەندێکیان بە تەواوی دژ دەوەستن و هەندێکی تریان بە تەواوی پێچەوانەکەی دەبین و دەڵێن هەرزانتر لەسەر هاوڵاتیان دەکەوێ و ناکرێ ڕێگەی لێ بگیرێ دەڵێن ئەوە بازرگانەکە خۆیەتی کە هەندێک جار ئۆتۆمبیلی تەواو خراپ دەهێنێت بەخۆی لە ئیبراهیم خەلیلیش قەدەغە کرایە بەس لە باشماغ و عاجۆمەران ڕادێ بەڕاستی بەبێ هیچ شتێک یعنی سیارە ئێرباجی تەقیە سیارە بڕایتەوە ئێخەکو دەبێتنەوە کاکە نابێت ئەو جەکەش بووە کاکەس 63 معرەسە بۆ وەختی خۆی ئێستا 300 معرەس هەیە وەیانە زیاتریش هەر بەس لێرە ئیشەکە بۆی بیتەوە ئەگەر ئەو سیارە نەبیتن ئەگەر ئەو سیارە نەبی مانەوێ ئیشەکە نابیتن وەیانە کابرای لە عێراقی ئەو لە بەغدای دێتن لێرە دێتە فندەقی دێتە مەتحەمی دێتە مۆڵەشی دێتن یعنی ئیشەکە بۆی دەبیتەوە هەموو برادەرەکانە دەڵێن نە ئەبوو بوو تا باشە بۆچی ئەبوو بە گوێوان بکەی
قەیدی ناکەنا ئێستا باشە ئەگەر نێ لەبەر ئەگەر نێت نابێ باشە ئەگەر نێ چی بێت لێ دەپرسێ سیارای زۆر هەیە سیاری باشتر هەیە خۆم دەچم لە ئیمارەت دێنم سیاری چەند مانگ جارێکە چێتون بێ لە هێنی دوو مانگ جارێک مانگە کنی دوو مانگ جارێک سەفەرک دەکەم قازانستان چۆنە ینی باشە باشە زۆر لە ماڕاستچەکانی تر کە من گوێیان لێگرمەڵێن بانێت کایە لەبەرەوەی گیرروگرفتی زۆرە دوای دوو مانگ بۆمانە هێنەوە ئەڵێن بڕاوەیە لە خاوی بەرکەوتووە غەرقانە سیارەکان بە شەخص دەگۆڕی هەیە سیاری خراپ دێنی هەیە سیاری باش دێنیتن بە سیارەکان بەعام باشن کە چیان دەکەی و جایز دەبن لە خەلیجەکە زۆر زۆر باشترن کوالیتیان بە باشی دروستکرانە هەموو ئێرباجیان هەیە ئەکسەرێتیان ئیبارە سوکوانیان دەتەقین ئەی بۆشی هەوڵەکانتان ئەڵێن بانێت ئەوان مەسلحەتیان لەوێ چی ڕاشکەوانە پێم بڵێوانە عەز ناکەن بێ بۆچی خەت بەرژەندەکە لە چیە بەرژەندی ساحب معرەزیە کابرا نایەتە ئیمارەت پێی ناکری شەکەی پێی ناکری لەوانەیە ئەوە بەستەکەی بیتر زەحمە نەبێ لەگەڵم ئەم سیارە کێشەکەی چییە ئەم ئەوە هیچ کێشەی نییە ئەوە لە پێشی لێ نەدرایە لە تەنیشتی درایە لە بینی چامر بوو دەرکەی درایە هەر لەوێ چام کردووە بەڵێ بەڵێ بەخۆم چام کردووە باشە گرفتی گەورەتر چییە ئێرباک تەقین ABS ئیش نەکردن ئەوانە زەڕورە ئەوانە سیارەکان چا بکری باشترە بەردەوام و بە درێژایی چەند کاتژمێرێک لە بەردەم کامێرا و لە دووری کامێرا هەرچەند گوێبیست دەبین هەر بریتە لە ڕای پێچەوانی یەکتر زۆرینەش لێرە پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستگا جۆرا و جۆرەکانیەوە دەتوانێت بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان بخاتە پێش بەرژەوەندیەکی هەر تاک و بازرگانێک. زۆرێک لەو کەسانەی پێشانگای ئۆتۆمبیلیان هەیە و لێرە ڕۆژانە سەرقاڵی کڕین و فرۆشن دەڵێن تکایە ئۆتۆمبیلی دەستی دوو یانەوانەی ناسراون بە ئۆتۆمبیلی ئەمریکی بانێت لەبەرەوەی زیانەکانی زۆرە بەڵام بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لە پشکنینی ئۆتۆمبیل دەڵێن هەموو ڕێگە و شوێنێکیان گرتوتە بەر بۆ ئەوەی ئۆتۆمبیلێک بخەنە سەر شەقام کە مەرجەکانی سێفتی و سەلامەتی تێدا بێ نایەڵن لە خوار ساڵی 2007 هیچ ئۆتۆمبیلێک هاوردەی هەرێمی کوردستان بکرێ تا بەرنامەیەکی تر لە خۆشییابن خۆتان لەگەڵ.